گوندی میری سوورە لە بناری سوورێن لە ڕووداوێکی سەرنجڕاکێشدا بڕیاری گرتن بۆ سەرجەم پیاوانی گوندەکە دەرچووە. هاوڵاتێکی گوندەکە دەڵێت بە تۆمەتی سوتاندنی حەفارەیەک و بڕیارە دراوە و هێشتاش دوانیان لە زیندان ماونەتەوە. دوورە لەناو ئاوایان تا یەک چاودێریکە تقریبان کیلۆمەتری بۆ 2 کیلۆمەتر دوورە لە ئاوایەکە بەبێ حرەسیەوەی کەس نازانێت شۆرتێک کردووە خەڵکی دەیەکی تر بووە ئایا بەڕەوەکارێ بووە ئێمە بیا خەبەرهندی وەڵڵا ناخۆشە جارە بەڕاستی ئالم کاتا ئێمە کاتی کاوکۆتی حیوانە گشتمان مەشغوڵی نالی و خۆشمان لە ماڵێن فریا ناکەوین سەنە خۆزەڵە ڕێز عیلەکانیشمان لە سژنابن یا بان کرێن یان بگیرێن ئەمیشەوە ناشی بەڕێوە لەو گیراوانە تیا بووە تقریبان بۆ 5 میلیۆن بۆ 6 میلیۆن زەرمەند بووە کە تاوەکی سایش بەر نەبوون خەڵ لە ڕای خوا ئاڵفەدا بە حیوانەکەیان. دوای دەرچوونی بڕیاری قیرتاوکردنی ڕێگای گوندەکە کە لە 12 ماڵ پێگاتووە چەند کەسێک بۆ دەرێنانی بەرد ڕویان کردوتە شاخێکی نزیک گوندەکە. دانیشتوانی گوندەکە داوایان لێ دەکەن چەند ڕۆژێک کار نەکەن بەڵام ئەوان گوێ بە داواکاریەکەیان نادەن و لە کارکردن بەردەوام دەبن. دوایەوەش حەفارێ و کەسانە دەسووتێت و سەرجەم پیاوانی گوندەکە بەو تۆمەتە ڕەوانەی دادگا دەکرێن. ئێمە بەبەسمانە و جادە بوو ئیمزایەکمان گرم جادە تازە بوومان دەرچووە بۆ 3 ڕۆژ وتمان بۆ 3 ڕۆژمەیە تا چاوڕێژێکی بکەین تێگەی کە دوای چاوڕێژەکە ئیتر ئیشی خۆ بکە ئەوان هەر ڕازی نەبوون بەوە تقریبان 10 ڕۆژێکی چوو بە سەراریش خۆیانیان نەکردم حەفارە لەم شاخە سووتە کە سووتە ئەوان شکاتیان لە هەموو پیاوی ئاوایی هەمووی ئەمری گرتنی بۆ دەرچووە بەڵام نازانم کەی ئەو ڕۆژی مەحکەمەی زانێ کەی ڕۆژی مەحکەمەی و بزانین چیمان پێڵێن یەکی 2 میلیۆنمان داناوە وەکو گومان هەموو کەس گومانی خۆی هەیە هەموو کەس گومانی لە خەڵک هەیە ئیساوان گومانیان لە ئێمە هەیە ئێمەش گومانمان لەوەی خۆیشیان بووبن کەس نازانێ بۆی هەیە خۆیان بووبن بۆیە خەڵکی دیەکە بێن نازانین چۆن و نێزانم سووتە. تا ئێستا 12 پیاوی گوند کە سەرۆکخێزانن بانگ کراون بۆ دادگا و هەرێکەیان بە کەفیلی 2 میلیۆن دینار ئازاد کراون. کێشەکە هێشتا بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. خەڵکی گوندەکە دەڵێن ئەوانە و کاریان نەکردو و گومان دەکەن ڕووداوەکە دەستی کەسانی دیکەی تێدا بێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام گوندی میری سوور لە بناری سوورێن.